چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه ئەو ئامرازانەی هاوکارن بۆ وازهێنان لە گوناه. ئامرازی یەکەم دوعا باشترین دەرمانە، گەورەترین دەرمانە و هەروەها چاکترین و باشترین چارەسەرە بۆ هەموو بەڵاو کێشەیەک، بۆ لابردنی هەموو ناڕەحەتی و ناخۆشیەک. خوشتی تۆ بەکار، برای تۆ بەکارم، ئەی ئەو کەسەی کەوا دەتەوێتن تۆبە بکەی و بگەڕێەوە لای خوای پەروەردیگار، دەستەکانت بەرزکەرەوە، دەستەکانت بەرزکەرەوە بۆ ئەو زاتەی کەوا گوێی لە دوعاکانتە، ئەو زاتەی کەوا بەڵاو ناڕەحەتی و ناخۆشیەکان لا دەباتن لەسەر هەرچی کەس و لەسەر هەرچی بوونەوەرە، بۆ ئەوەی خوای پەروەردیگار ڕاستی فرمێسکەکانت، بۆ ئەوەی خوای پەروەردیگار ڕاستی ملکەتی تۆ ببینیتن. دەستەکانی خۆت بەرزکەوە بۆ ئەوەی بەڵکو و خوای پەروەردیگار ببێتە هاوکار و پشتیوانت، بۆ ئەوەی هێزت پێ ببەخشێتن لە وازهێنان لە گوناه و تاواندا. خوای پەروەردیگار دەفەرمێتن وقال ربكم ادعوني استجب لكم. ئێوە دوعا بکەن و نزا بکەن، خوای گەورە وەڵامتان دەداتەوە، خوای گەورە نزاکانتان قبول دەکاتن. أمن يجيب المضطر إذا دعاه. ئایا چێ هەیە وەڵامی لێ قەوماوان بداتەوە کاتێک کە دوعا دەکەن، کاتێک کە لێی دەپاڕێنەوە ويكشف السوء. و چێ هەیە جگە لە ذاتی ئەڵڵا کەوا ناڕەحەتی و بەڵاو ناخۆشی لەسەر مرۆڤ لا بباتن. ويجعلكم خلفاء الأرض. پاشان ئێوە دەکاتە جێنشین و نیشتەجێبوونی سەرزەوی. ئەئیلاهم مع الله. تخوا کەی ڕەوایە ئێوە کەسێکی تر، ئێوە شتێکی تر بێنن بکەنە هاوبەش بۆ ذاتی ئەڵڵا، یعنی خوایەکی تر بڕیار بدەن لەگەڵ ذاتی ئەڵڵا. قەلیلە ما تەتەذەکەڕون، قەلیلە ما تەذەکەڕون. ئایا تۆزێک بیر ناکەنەوە؟ بەڵێ خۆشەویستان، کەواتە چەند پیاو چەند ئافرەت هەبوون زۆر بە زەحمەت دەیانتوانی واز لە گوناه بێنن، بەڵام کاتێک کە دەستیان بەرز کردەوە بۆ خوای پەروەردیگار بەڕاستی لە خوا پاڕانەوە، خوای پەروەردیگار تەوفیقیدان، خوای پەروەردیگار سەری خستن، خوای پەروەردیگار هاوکاری کردن، پشتیوانیان بوو، وازیان لە گوناه هێنا. باشترین و چاکترین کاتیش چەند جوانە کاتێک کە ئینسان، کاتێک کە مرۆڤ لە سوزدەدا لە کوڕنوشدا دوعا بکاتن لە خوا بپاڕێتەوە. لەو ساتەدا لە ساتی سوزدەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێتن أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثروا فيه الدعاء من الدعاء. دەفەرمێتن يعني نزیکترین سات کە مرۆڤ لە خوای پەروەردیگار نزیک بیتن ساتی سوزدەیە، ساتی کوڕنوشبردنە. لەو ساتەدا مرۆڤ لە هەموو ساتەکان لە خوا نزیکترە. کەواتە خوشتی ئازیز، برای بەڕێزم، بگریە لە سوزدەدا زۆر بگریە و دوعا بکە، ئیدی چاوەڕوانی موژدەی خوای پەروەردیگار بە.